صلاف بینرت هجا دنوا فستیوال خانی آسیه داینه گل باجر دهو که هاتیه گیران بو جراسیه دهتا گیران کمکا تور و برگین جدا جدا و به پشکداری هر چهار پارچین کردستانه اف فستیواله دروجا ایکی دا به برهفبونا کومکا اکادمیست و ماموستان هاته پریوه برن کو همیسان جی برپسی بشرا و شمبری راگه هندنا پارتی نورات کردستان کو دکتور سالار عثمان الویری پشکدار بویا نو که مهفانه میا ام دهندک پرسیاران هم درباره فستیوال هم جی درباره بانگشه و هلبجارتن و سیاست پارتی جی بو اوان هلبجارتنان انجام دین دکتور گلب خیراتی دست بی اسوی بسیاری بکم فستیوالا چاو بهتانو که خدای فستیوال گلک باشه وقتی انسان او همو جیاوازیانه لکردستان کو دکاتوا بختور دبی چونکه امرو دهوک و فستیوالی سیمی خانی توانی کلتوری جیاواز، حزبی جیاواز، ایدئولوژی جیاواز، تگیشتی جیاواز کو کاتوا بو پرسو مجاری چی زور گرین که اویش کردستان و راگاندنه ئێمە چۆن بتوانین ئەم دوو چەمکە ئەم دوو تێگە هەم کوردستان هەم ڕاگەاندن پێک بە گرێ بدەین و ئەم گرێدانە بەرپرسێتیە مژارە گەنگەشەیە پرسیارە و بەرسبە بۆیە من زۆر دڵخۆشم و ئومێدەوارم دەوە کەمیشە دەستگای خانی ناوەندی خانی فستیڤالەکانی ئێمە هەمیشە ئاوا کۆکەرەوە بن. دکتۆر دەرفەت ئەمەندێک پرسیارە دەربارەی بانگەشی و هەڵبژاردنەوە ژیری جەنابەتە بکەین وەگەداری سەراوشێ هەر پارتێکی بخۆ دروش بەکدانایە دروش به پارتی کو هەفسەنگی و هەفپشکی و لە هەفکردن سازانە ئایا پارتی باوەڕ پویچەندە هەیە کو واقعیان العراق هەفپشکی گەلمە قەبیل دکەتن واقعیان دیارە کو عێراق یعنی ئاستانگە بۆ هەرێمی چیت کرد هەفپشکی قەبیل ناکرد بۆچی ئەف دروشمە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ عێراق بەڵام لە عێراق دەژین مادام کێشەمان هەیە و لە عێراق دەژین پێویستە بیر لە چارەسەر بکەینەوە دەلیڤەی چارەسەر چییە پارتی دوای گەنگەشەیەکی زۆر لە نێو خۆی بڕیاریدا ئەم سلۆگانە ئەم دروشمە سەرەکیە هەڵگرێ کە بریتە لە هاوبەشی چکە ئێمە لەگەڵ عێراق هاوبەشین و لەگەڵ عێراق هاوبەشین بۆی بتوانین هاوسەنجی بپارێزین چونکە ئەگەر هاوسەنجی نەپارێزین لە بەینینەتەوەکان ئاینەکان ناتوانین عێراق دروستکەین و لەگەڵ ئەوەشدا پێویستمان بەوەیە بۆی هاوبەشی هەبێ هاوسەنجی هەبێ پێویستمان بەوەیە سازانمان هەبێ باشە بۆی سازانمان هەبێ پێویستە بیرکردنەوەی هاوبەشمان هەبێ بیرکردنەوەی هاوسەنگمان هەبێ بۆی بتوانین سازانانە عێراق چارەسەر بکەین چکە عێراق کێشەی هەیە کێشەی عێراق کێشەی مەنتالیت و بیرکردنەوەی حکامی عێراق لە تاریخ لە ئێستادا بەردەوام دوێنێ کول لە تاریخ خوێنی ڕشتووە بە ناچاری بۆ ئازادی ئەم ڕۆژ گفتوگۆ دەکا بە بەردەوامی بۆ چارەسەر لەم پارادۆکسە بینی دوێنێ و ئەمڕۆ بینی بیرکردنەوەی حکامەکان کە هەمیان بە هەبوونی جیاوازی چونکە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان دوێنێ دیکتاتۆریەت و ئەمڕۆی دیموکراسی عێراق بەنێو عێراقی نوێ بەنێو دیموکراسی عێراق بەڵام لەگەڵ هەبوونی جیاوازیش ئێمە کێشەمان هەیە کەواتە ئێمە جیاوازیمان لە دوێنێ و ئەمڕۆ هەیە بەڵام جۆرێک لە گرفتمان هەیە کە دوێنێش هەمان بۆ ئەمڕۆژ هەمانە بەڵام فۆرمی جیاوازیەکان و فۆرمی تێگەیشتەکان گۆڕاوە ئەم دروشمەی کە جەنابەت پرسیارەدەی هەیە بەڵێ دروشمێکی زۆر گرینگە زۆر کاریگەرە زۆریش منطقی و زۆریش زانستیانەیە دروشمی چارەسەرە هی هەموو گرفتەکان ئەویشەوەی ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ هاوبەشی و هاوسەنجی و سازان دکتۆر بانگەشەی دەست بگیرید تو سستیەکی نابینیت بانگەشێدا لە هەرێما کوردستانی نا بە پێچەوانەوە دهۆک ئەمڕۆ من سەیرم کرد شەقامەکان هەمووی وێنن هەمووی ئاڵای ڕەنگاوڕەنجی ئەحزابن و هەولێریش بەم شێوەیە و سلێمانیش بەم شێوەیە بەڵام لەبیر نەکەین ئێمە لە سەرەتای هەفتەی یەکەمی بانگەشەین و لە نیوەی یەکەمی ئەم هەفتەیەین بۆیە تا دێ ڕیکلام و بانگەشە هەڵدەکشێ گەرم دەبێ و ئومێدەوارین بانگەشەیەکی زۆر ئارام و مەدەنیانە و دیموکراسیانە بکەین و بەردەوام سەرۆک بارزانی ئامۆژگاری کردوین کە بانگەشەمان یاساییانە دیموکراسیانە کوردستانیانە بێ
و پارتیەکان باشترین نمونەی بانگەشە پێشکەش بکەن چونکە ئێمە باشترین قەناعەتمان بە هەڵبژاردن هەیە. دکتۆر تبخۆ بەرپرسی ئەوێ شولەی ڕاگەاندنا پارتی دێ چاوە بانگەشێکەتن ئەم بینین گەلە جارە هێرش تێنێکن سەر پارتی نوشە تێنە بەڵاوکردن نەڕاستی پارتی دبەرگیریکە هێرشێکە ئەفساڵە تێروانینا پارتی چاوەیە پارتی بە درێژایی مێژوو هێرشی کراوەتە سەر چاواشەی بەرامبەر بە مێژوەکەی بەرامبەر بە ئێستاکەی کراوە و شەڕیشی پێفرۆشراوە بەڵام پارتی بەردەوام لە ڕاگەیاندندا سنجین و زەنجین بووە. پارتی بەردەوام لە وەڵامدانەوەدا بە حکمت و دانایی وەڵامی داوەتەوە وەلەو شوێنەی پێویست بوو بێ زۆر بە توندی وەڵامی داوەتەوە بەڵام توندیەک کە چوارچێوە و بەها و ئاکارەکان بپارێزێ. بۆیە ئێمە ئومێدەوارین بانگەشەیەکی ئارام و مەدەنیانە بەڕێوە بچێ بەڵام لە هەر کوێ بانگەشە بگاتەوەی پارتی بریندار بکرێ پارتی وەڵامی زۆر توندی هەیە چونکە هێزی قەناعەت و خەزینەیەک لە بەڵگە و دنیایەک لە منطقی پێ بۆی بەرسبی هەمووان بداتەوە. دەما بانگەشت گەیتە ڕۆژێت خۆت دماییکێ هەندێک لەوان گەلک تون زڤردکەن بانگەشین بووێ چەندێ پارتی دەچیکەتن ئەگەر ئەفساڵە چەندە دووبارە بی وعدەکات یادان پێشتر ڕۆنشتن هەبووینێک و پیرۆزی نەهێنەشکاندن ئەو حزبانەی بە شێوەی زەبر بانگەشە دەکەن ئەوانە بڕوایان زۆر بە خۆیان نییە لە جۆرێک لە بێ بڕوایی و بێ قەناعەتیەژین جۆرێک لە هیستریایانگرێ بۆیە پەنا بۆ ئینفیعالات دەبن پەنا بۆ زمانی زبر دەبن پەنا بۆ چەواشەکاری دەبن پەنا بۆ ژێر پێخستنی پیرۆزیەکان دەبن. مێدەوارین هەموو لایەک سوودیان لە تەجروبەی پێشووی خۆیان وەرگرتە بێ. دیسان دەڵێم ئومێدەوارم بانگەشەیەکی ئارام بەڕێوە بچێ بەڵام لە هەر چێ پێویست بێ ئێمە ئەتوانین وەڵامی باش و منطقداری لە ناو ڕاگەیاندن و مارکتینجی ڕاگەیاندن و ڕکلامی ڕاگەیاندن بۆ ئەم هەڵبژاردنە حازر و ساز بێ. گەلە جاران ئەف وعدت گەل پارتی هاتیە گوتن جه نهاتینە مەدید تایبەت چارچوبێ هەماهەنگی gelek asteng bi Herêma Kurdistanê çikirin bu partî taybetî yani neftê bigire mûçeyê bigire hetan û kejî yani rasta ku serokvezîrana hikûmet pêvene ku arîşe çareser bibin û hindek çareserbûne lê çi wedek partî hatiye dan ku êdî ev arîşe bu partî û bu Herêma Kurdistanê nabin ku jara godî partî piştîkdarî hilbijartina bît û biçte Parlemanê Iraqê. پارتی هیچ بەڵێن و وعدی وەرنەگرتووە چکە تەحالفی لەگەڵ هیچ لایەنێک نییە. پارتی لە ڕێی ئەو مانیڤێست و بەیاننامە و گوتارانەی کە پێشکەشی کردووە پێشتر ڕوئیای زۆر وازەحە زۆر ڕوونە زۆر زەلالە. پارتی دەیەوێ عێراقێک هەبێ هی هەمووان بێ عێراقی دەستور بێ عێراقی هاوبەشی و هاوسەنجی و سازان بێ عێراقی هەموو نەتەوە ئاینەکان بێ عێراقی نادیدەگرتنی گەلی کوردستان بێ بە هەموو ئەو خەبات و خوێن و قوربانی و دەستکەوتەی کە هەیەی. ئەگەر لایەنە سیاسیەکانی براوە لەم هەڵبژاردنە لە عێراق ڕێز لە کوردستان و هەرێم و حکومەتی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و دەنگەکانی خەڵکی کوردستان بگرن ئەوە زۆر باشە ئەتوانین بەشدار بین لەم پرۆسەی دوای هەڵبژاردنە بەشدار بین لە پێکهێنانی کابینە. ئەگەر نا ئەکید هەرێمی کوردستان لە هەموو قۆناغی قسەی خۆی دەهەرمینیت حزبە ملیۆنی پارتی بێجارێژین هیوادارین بەردەوام پارتی کە حزبی یەکەمی کوردستان بووە و لە دەنگدانیش حزبی یەکەمی عێراق بووەکو حزب هەروە بمێنێ و لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان خەڵکی عێراق دەکەین دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بدەن بە ژمارە 275 بدەن بەو ڕێگە و ڕێبازە بدەن کە ڕێگە و ڕێبازی بارزانیەکە مێژووی پڕە لە شانازی ئەمڕۆی پڕە لە دەستکەوت و بە خەونی گەورەوە سبەینەیەکی باشتر بۆ هەمووان دەخڵکەوێت. از دمایک بسیار بکەم دکتۆرە وێژی پێکینانە حکوومەتە هەرێمە دیت دو کۆمبوون وێ دیمایە هاتنە ئەنجامدان سەرۆک بارزانانی بخۆ سەرپەرشتیەوەی بوون پێکینانە حکوومەتێ دێ بەری انتخاباتە بیت پشتی انتخاباتە بیت لێک نزیک بوون گەلک هەیە. من زۆر زانیاریم لەو بارەیەوە نییە بۆیە داوای لێبوردن دەکەم لە وەڵامدانەوە. زۆر سپاس دکتۆر تاورکە پشتیدار بیت گەلمەدا.